بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لێبێ خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی ژینگە پارێزی بە دیدارتان شادەبینەوە. ئاوی ژێرزەوی ئاوێکی یەدەکە لە کاتێکدا کە ئێمە ئاوی شیرینمان هەیە لە باشووری کوردستان چ پێویست دەکا کە بە شێوەی یاسایی و نایاسایی ڕێگە بدرێت بە هاوڵاتیان بۆ ئەوەی بیر لێ بدەن و سوود لە سەرچاوەی ئاوی ژێرزەوی ببینن. ئایا ئەمانە چ کاریگەریەک لەسەر ئێستا و داهاتووی ئاو دەکات لە باشووری کوردستان؟ تایبەت بەم پرسە ڕاپۆرت دەبینین و پاشان بە دوواداچوون دەکەین. لەگەڵمان بن. ئاوی ژێرزەوی پێکدل لەو ئاوەی کە ڕاوەستاوە بەهۆی ئاوی باران و ئاوی سەرزەوی کە دەچێتە ژێرزەوی ڕاستەوخۆ کون و کەلێنە بۆشەکان پڕ دەکاتەوە. ئاوی ژێرزەوی لە باشووری کوردستان بە زیاتر لە 5 ملیار مەتر سێجا خەمڵێنراوە. سەرەڕای بوونی ئاوی سەرزەوی کە بەپێی لێکۆڵینەوەکان بەشی هەموو باشووری کوردستان دەکات و لێشی زیادە، بەڵام هاوڵاتیان بە پاساوی جیاجیا ئاوی ژێرزەوی دەردەهێنن. لە تەنیش ڕووبارەکان بیر هەڵدەکەنن. لایەنە پەیوەندیدارەکان نابەرپرسیارانە و هەندێکیشیان لە ژێر فشار بە ئاسانی مۆڵەتی هەڵکەندنی بیر دەدەنە جوتیاران و هاوڵاتیان. بە نمونە تەنها لە ناوەدی قەزای کەلار کە گەورەترین ڕووباری ناوچەکەی پێدا تێپەڕ دەبێت، زیاتر لە 100 بیری مۆڵەت پێدراو بوونی هەیە کە ئاو دەدات بە یەکەکانی نیشتەجێبوون. ئەمە جگەل لەو بیرانەی کە بە شێوەی نایاسایی هەڵکەنراون کە ژمارەیان بە نزیکەی زیاتر لە 900 بیرە تەنها لە سنووری گەرمیان. بە پێی لێکۆڵینەوەکانیش بەکارهێنانی ئاو لە تۆڕی گشتی بۆ هەر تاکێکی باشووری کوردستان 4 هێندەی ئەو ستانداردەیە کە لەسەر ئاستی جیهان بۆ هەر تاکێک دانراوە. بە پێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی سەرچاوەکانی ئاو تا کۆتایی ساڵی 2020 49,585 بیری ئاو بۆ مەبەستی ئاوی خواردنەوە، کوشتوکاڵ و پیشەسازی لە باشووری کوردستان هەڵکەنراون. لەم ژمارەیە 23,625 بیر بە مۆڵەت لێدراون، بەڵام 25,960 بیر بە زێدەڕۆیی هەڵکەنراون و بێ مۆڵەتن کە زۆرترینیان لە سنووری پارێزگای سلێمانیە. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی سلێمانی لە سەرەتای ساڵی 2014 تا کۆتایی ساڵی 2018 لە سنووری پارێزگای سلێمانی مۆڵەت دراوە بە هەڵکەندنی 9,601 بیری قوڵ بە مەبەستی گشتی و تایبەت و کوشتوکاڵ. بەپێی ئامارە نافەرمیەکانیش لە نێوان زیاتر لە 16,000 بۆ 15,000 بیری نایاسایی تەنها لە سنووری پارێزگاکەدا هەڵکەنراون. زیاتر لە 6,000 بیریش کە قوڵایی لە نێوان 30 مەتر بۆ 6 مەترە وشک بوون. لە سنووری سلێمانی ئاستی ئاوی ژێرزەوی بە ئاستێکی زۆر دابەزیوە کە لە هەندێک ناوچە 21 بۆ 25 مەتر و لە هەندێک ناوچێ دیکە 50 بۆ 6 مەتر دابەزیوە. بە شێوەیەکی گشتیش ئاستی ئاوی ژێرزەوی لە باشووری کوردستان نزیکەی 100 مەتر دابەزیوە کە ئەوەش مەترسیدار دەبێت بۆ داهاتووی ئاو. دەرهێنانی ئاوی ژێرزەوی بە شێوەی نازانستی دەبێتە هۆی دابەزینی ڕێژە و ئاستی ئاوی ژێرزەوی، تێکەڵبوون و تێکچوونی چینەکانی ژێرزەوی، پیسبوونی ئاوی ژێرزەوی، زیادبوونی ڕێژەی سوێری و کانزاکان لە ئاودا، تەشەنەکردنی دیاردەی بە بیابان بوون، وشکردنی ئەو بیرانەی بە قوڵایی کەم لێدراون، جوڵانی چینەکانی زەوی و ڕوودانی بوومەلەرزە. لە زۆربەی وڵاتان ئاوی ژێرزەوی بە غەزێنی استراتیژی دادەنرێت و بەهایەکی گەورەی هەیە، بە هیچ شێوەیەک بەکار ناهێنرێت تەنها لە بارودۆخێکی زۆر خراپدا نەبێ کە سەرچاوەی ئاوی سەرزەوی نەمێنێت. ئەو کات بە شێوەیەکی زانستی بەکاری دەهێنن، واتە بە شێوەی دەرهێنانی تەناهی کراو. یا زۆربەی وڵاتان ئاوی زیادەیان یا ئاوی بارانیان کۆ دەکەنەوە و دواتر دەیکەنەوە ژێرزەوی بۆ ئەوەی ئاستی ئاوی ژێرزەوی دانەبەزێت. هەروەها ئاوی ژێرزەوی بە موڵکینەوەی داهاتوو دادەنرێت و ئێمە هیچ مافیەکمان نییە ئەو ئاوە بەکار بهێنین، چونکەنەوەی داهاتوو تووشی کێشەی گەورە دەبن و سەرچاوەی ئاوی سەرزەوی تا ڕادەیەک نامێنێ یان کەم دەبێتەوە کە بەشی دانیشتوان ناکات و ڕێژەکەی دەگاتە خواروی هێڵی هەژاری ئاو، واتە ئەو کاتەی هەر تاکێک کەمتر لە 1000 مەتر سێجا ئاوی بەردەکەوێت لە ساڵێکدا
بۆ هەموو پێداویستیەکانی. لە ڕووی زانستیەوە تا یەک دڵۆب ئاوی سەرزەوی مابێت نابێت بە هیچ شێوەیەک دەست ببرێت بۆ ئاوی ژێرزەوی. بەڵام بەکارهێنانی ئاوی ژێرزەوی و هەڵکەندنی بیر بە شێوەی نازانستی بە تایبەت لە باشووری کوردستان بەردەوامی هەیە. حکوومەت بێباکە و پەرلەمانی کوردستانی ژنەی توانیوە یاسای تایبەت بە پاراستنی سەرچاوەکانی ئاو لەسەر زەوی و ژێر زەوی دەربکات. لەیەکێک لەو ناوچانەی پارێزگای سلێمانیم کە بە بیری لێدرێت ئەمەوێت لەگەڵ ئەو کەسە قسە بکەم کە لێرە خەریکی لێدانی بیرە. ڕۆژت باش. ڕۆژ باش پێ. ئێوە لێرە سەرقاڵی چین؟ وەڵا خەریکی بیری ئاون. بەڵێ لێدانی بیری. لێرە ینی ئەو بیرێکەوە سەرقاڵن بە لێدانی بە چەند مەتر ئەگاتە ئاو؟ وەڵا شوێن هەیەوە دەوری 30 مەترەگێتەوە، شوێنای 35 سنە 40 ئەوەندە پێنجە متر دەرباس نابێ، هەر زۆر ئەبێتە 55 مەتر. ئامێرەکەتان توانای چەندیە؟ قووەتی چەندێکی هەیە؟ توان تا چەند لێ بدەن؟ بەتوانێت هەتا 250 مەترجی لێیە. بەڵێ. بەڵام لێرە هەر بە 50 متر 55 متر ئاوەکەی باشە، عیبی نییە. بەرزترینی چەندێک بووە کە ئێوە پێی گەیشتون؟ 50 متر یان زیاتر لەوە؟ نا زیاتر ئەبێتە 65 ئاوەکەی کەم بە خازانی بۆ دروستەکەیکەتە 65. هەروایە لە ئەو نامبەرە نام دەشتە هەمووە. ماوەی چەندێکە بێ لێرە کارەکەن؟ والله مانگێک بووە نەبووە، کامتری مانگەکە. لێرە چەند بیرتان لێداوە؟ لە دەوری 5 بیرمان لێداوە، هەر هەموو لەم دەشتانە. لە چەند ڕۆژە ئەو بیرەیانی ئەگەریەوە سەقاڵ بن پێوەی ئەگا بە ئاو؟ دو ڕۆژ نیم سێ ڕۆژ ئەوەندە. لە ماوەی 30 ڕۆژ لێرن تەنها 3 بۆ 5 بیرتان لێداوە یان زیاترە لەوە؟ ناوەڵە کەمترە، چکو عەرزەکەی جارەیان ڕۆخێتەوە، خەریکی بۆری ئەستنەبی تاخیرەبی، زۆر تاخیرەبی، بۆ بۆری ئەستنەوە زۆر تاخیرەبی. لە ڕووی مۆڵەتەوە ئێوە هیچ مۆڵەتێکان لە حکومەت وەرگرتووە؟ خۆی حکومەت ئیزین داوە، خۆی بیرەمەگرم مازدان بوویتە 15 سال زیاتر نەکراوە، تازە ئیزن بە خەڵکی داوە. بۆ ئێمە خەریکی بڕن ئیشەکرێتەوە ئینشاءالله بۆ بەگرە جۆ بۆ لای تاسوجە بۆ دەنگ هەیەکرێتەوە، چکو لە هەموو شنەکەن لە ئەم دنیا هەموو مەمنوع نییە، لە جنوبژی مەمنوع نییە، بەس لە کوردستان مەمنوع. واتە ینی لێرە هیچ جۆرە ڕێگرێکتان لێ نەکراوە بۆی کەوە بیر لێ بدەن؟ ماجالیان داوە بە خەڵک هەموو، حکوومەت ماجالیان بیرەمەگرم داوە بە خەڵک هەموو بیری لێن، بەڵام ماجارێکی کورت بوو 25 ڕۆژ بۆ مانگێک ئەوە بوو. دوایان بیرە بۆ کوێترە ڕۆن؟ وەڵای بزان ڕوونە بۆ تەنجەرەوە کرێتەوە ئینشاءالله، ئاگ نەکرێەوە چی بکەن جیادەکان خۆ ڕایگرنەوە، چکو حکوومەتی بڕێ نادێت، ئەگە حکوومەت ڕێ بدەیت زۆر خۆشە بێ بۆ خەڵکەجی بۆ چکۆ بەرینا ئێستا ئیشاکەن بۆ بەرینا مەمنوع نییە، بەرینا 200 مەتر لێدە 150 مەتر لێدە بۆ بەرینا مەمنوع نییە، هەر ئەوە جاو دەرێکن ئێمە جاو دەرێکن، ئێمە بیر 50 مەترە 60 مەتر ئەوەندە. مەتری بە چەند لێدەن؟ 22 دلار 20 دلار 25 دلار ئەوەندە بە قەراری حکوومەت، چکو حکوومەت خۆی قەراری دایانێ، حکوومەت سعری دایانێ 25 دلار بێ 20 دلار بێ قەراری حکوومەتی شەکەنەوە. لە سنووری پیرەمەگرۆن هاوڵاتیەکی ێزگار زۆر پێویستی بە ئاوا دیارە لەلایەن بەڕێز پارێزگاری سلێمانیەوە بە ئەرکێکی پیرۆزیان زانیوە کە بۆ ماوەی 15 ڕۆژە بۆ ماوەی 20 ڕۆژە بتوانن هاوڵاتیان کە بێ ئاو نەبن و لەو سنوورانە بیر لێدەن کە بەپی ڕێنماییەکان ئاگاداریان کراوەتەوە. دیارە ئەو کەسانی کە پابەند نەبوو لە چارچێوەی ڕێنماییەکان دەرچووە بۆ نمونە لە سنووری ماڵەکەی خۆی نەبووە کە وەکو پێویست بێت یاخود لەسەر شۆستەکان بۆ دیارە ئەو کەسانە ئێمە دەستگیریان نەمان کردو ڕوبڕووی یاسانمان کردو بۆ ئیجراعاتی یاساییان لەگەڵ ئەنجام دەدرێت. لە گوندی گردەبۆرین گردەبۆر ئەکەوێتە نێوان ناحەی بەکرەجۆ و ناحەی پیرەمەگرونەوە لەم گوندە بیر لێدراوە ئێستش لێرە لە پشتمانەوە کە بینرێت بیر لێدان بەردەوامی هەیە
لەگەڵ یەکێک لە هاونیشتیمانیان کە دانیشتوی ئەم گوندەیە گفتوگۆەکەین مامەگیان ڕۆژت باش ڕۆژ باشێوەش ئەم گوندە لە ڕووی ئیداریەوە سەر بە چی ناحەیەەکە سەر بە ناحەیەی بەکرەجۆ و پینە مەگرۆ لەو بینە سەر بە هەردووکیان بەڵێ بەڵێ لێرە چەند بیر لێ درراوە لێرە تقریبان 45 بیر لێ درراوە تا ئێستا لە ماوەی لە ماوەی مانگێکە لە ماوەی یەک مانگە لە کێوە دەستی پێکرد لە 12 بۆ 1 ئەمڕۆ 1 دەست پێکردۆ لە مانگا 45 بیر لێ درراوە بیر بەڵێ ئەو شوێنانە کوێن کە لەم گوندا بیری کا لێ دراوە وا دووری نێوان ئەو شوێنانە چەندێکە وڵای ئەو شوێنانە لە هەموو ئاراستەکان لێرەوە بیر لێ درراوە لێەوە بیر لێ درراوە لە سەر و ناودێەوە بیر لێ درراوە لە خواردنەوە بیر لێ درراوە تقریبا بینەکانی هەیە 100 متر هەیە 50 متر بینی بیرەکان هەیە 200 متر ئاو بەپێ پێویستی لێرە بە چەند متر کە لێ درێت ئەگا بە ئاو لێرە تقریبا لە 25 ئەگا ئاو ئایا لێدانی ئەم بیرانە ینی پێداویستی گوندەکەیە یاخود ناپێویستیە ینی ئەو ئاوی خواردنەوەتان هەیە لە خواردنەوەمان هەیە چێشتمانە بەڵام بۆ کشوکاڵە ئەم بیرێدان ئەم بیرانە بەڵێ ئەمانە مۆڵەت پێدراون یان لەیان حکوومەتە و ڕێگەی پێدراوە یان بە شێوەی بەڵێ لەلایەن مدیری نەحێوە ڕێگە پێدراوە بەڵێ ڕێگە پێدراوە بەڵێ ئەوسە حاڵی حاضر جیازەکە ئیشەکات بەڵێ ئەم ئەمریکا لە پشتی ئەمەوەیە بە تەنها چەند بیری لێداوە بۆی کە ئەم ئامرە تقریبا 10 بۆ 12 بیری لێداوە بەسەر ناوچێ لە ماوەی مانگە بەڵێ لەگەڵ میوانەکەم پرۆفیسۆر دکتۆر دیاری علی مامۆسای زانکۆی سلێمانی وە پسپۆرت لە سەرچاوە ئاویەکان گفتوگۆکەم تایبەت بە زیانەکانی لێدانی بیر و کاریگەری لەسەر ئاوی ژێر زەوی دکتۆرگیان ڕۆژت باش ڕۆژ باش دکتۆرگیان لێدانی بیر چ کاریگەریەکی خراپ لەسەر ئاوی ژێر زەوی دروستەکات بەڵێ سپاس بۆ بابەتەکەتان من ئەگەر پێشەکی باز لە سەرچاو ئاوەکانی هەرێمی کوردستان بکەین بە گشتی ئێمە طبعاً سەرچاو ئاوەکانمان ئێمە زانین سەرچاوی ئاوی سەرزەوی و ژێرزەویمان هەیە یەکێک لە سەرچاو گرنگەکانی ئاوی شیرین لە هەموو جیهانە ئاوی ژێرزەویە کە ڕێژەیەکی زۆر باش لە ئاوی شیرین پێکێنێ لە هەموو جیهانە طبعاً ئەمە ئەگۆڕێت لە شوێنێک بۆ شوێنێککە لە وڵاتێک بۆ وڵاتیشکە بەس ئەگەر لە ئێمە لە هەرێمی کوردستان باس بکەین سەرچاوی ئاوی شیرینی باشمان هەیە و کۆگە ئاوە جیۆلۆجیانێک کە ئاوە ژێرزەویەکانی تاکۆبۆتەوە ئاوی ژێرزەوی زۆر باشن لە هەندێک شوێن بۆ نمونە دەشتی ڕانیەمان هەیە دەشتی شارە زورمان هەیە کەلارمان هەیە دەشتی سومێڵمان هەیە بەشێک لە دەشتی هەولێرمان هەیە ئەمانە ئاوی ژێرزەوی باشمان هەیە بەڵام بەداخەوە کەسەی دەکەین بەهۆی ئەو قەیرانە ئاویانەی کە تووشی بۆ نمونە هەرێمی کوردستانە بێ ئیتر قەیرانەکان سیاسی بن ویان بەهۆی ڕوتی کەشوهەوا بن کە زۆر ساڵە بینین وشکە ساڵی ڕۆیات خەڵک زیاتر پەناباتە بەرەوەی کە بیر لێ بداوەوە زیاتر ئەو سەرچاو ئاوی ژێرزەویانە دەربێن و ئیستیغلالی بکەن وەکو چۆن بینیمان لە ساڵەکانی 2004 و 2005 کە تازە سلێمانی فراوان بوو خەڵکێکی زۆر پەنای بردەبەر لە دانی بیر بە شێوەیەکی نایاسایی و بە نازانستیانە ئەبینین ئەمە بەڕاستی ئەبێت پلانی هەبێت و کاریگەری نەبێت لەسەر ئاوی ژێرزەوی و کوتمان ئێمە بەڕێوەبردنێکمانەیە ویان منیجمنت ویان ئیداری ئەو ئاوەکانمان بەسە زەوی و ژێرزەویەوە لە کاتێک ئێمە چ کاتێک بتوانین ئاوی ژێرزەوی دەربێنین و چ کاتێک بتوانین ئاوی سەرزەوی وەربگرین لەبەرەوە بێ بەڵانسێک دابنین لەو کاتانی کە بۆ نمونە ئێستا ئێمە تەوەقوعەکەین کە ئەم ساڵمان کە ساڵێکە کە باران کەم باریوە خەڵک پەناباتە بەر ئاوی ژێرزەوی لە هاوینی داهاتووە اینجا ئەمە بە پێی شوێنەکان ئەو شوێنانەی کە کۆکای ئاوی باشن و ئەگەر چەند ساڵێکیش باران نەبارێت پێوەی دیاری نەیات ئەکرێ ئێمە ئاوی ژێرزەوی دەربێنین بە پلان بەس پلانەکە بە پلانێکی زانستی بێت و چۆن ئێمە وەکوتمان هەم وەکو مامۆسایانی زانکۆ و هەم وەکو بەڕێوەبەرایەتیەکمان هەیە بەڕێوەبەراتی ئاوی ژێرزەوی سلێمانیمان هەیە و نەکات بەڕێوەبەراتی ئاوی ژێرزەوی سلێمانی و هەموو پارێزگەکان ئەو بەڕێوەبەراتی هەیە کە تایبەتە بە وەزارەتی سەرچاوەکان و کشتوکاڵ ئەکرێ ئەمانە پلان دانێن چۆن بڵین بۆ شوێنێکی دیاری کرا و چەند بیر هەڵ ئەگرێت و دووری نێوان بیرەکان چەند بن بە یاسایی ئەمانە هەمووی بەڕاستی بێ بە پلاندا بنرێت چکە ئەگەر وانە بێت بەڕاستی ئاوی سەرزەویەکان ژێرزەویەکانیشمان بە دەردی ئاوی سەرزەویەکانمانە چن هەم لە ڕووی کواڵەتیەوە هەم لە ڕووی کوانتیتیەوە کە چۆن بڕەکەی کەم ئەکات وەکو بینیمان چۆن لە شاری هەولێر ئەگەر سیرکەین کاتێک بۆ ساڵانێک بۆ ئاوی ژێرزەوی
استغلال کراوە شاری هەولێر هەموو احتیمادیشان لەسەر ئاوی ژێرزەویەوە لە بیرەکانیان ئێستا سەیرەکەین ئاوی ژێرزەوی لەو شارە زۆر دابۆزیەوە بە ڕێکی زۆر و ناکرێ ئەمەش ئەم مۆدلە بجۆزینەوە بۆ بەشەکانی تری هەرێمی کوردستان بە هەمان دەردی بەرین. دکتۆر وەک ئەزانرێت ینی ئاوی ژێرزەوی ئاوێکی یەدەکە لە کاتێکا ئێمە لە باشووری کوردستان ئاوی شیرینمانەیە و ئاوی سەرزەویمان هەیە بۆچی نەتوانراوە کە سوود لە ئاوی سەرزەوی شیرین وەربگیرێت و پەنابرێ بۆ ئاوی ژێرزەوی لە کاتێکا ماوەی یەدەکەەوە بۆ ناوەکانی داهاتوومانە ئێمەڵین ئاوێکیە دەکە بەڵام ئەم ئاوە خۆ ئەمە نییە بڵین چۆن ئێمەستا بڵین نەوتمان هەیە نەوتەوتاوە دروست نابێتەوە بەڵام ئاوی ژێرزەوی بە ساڵان ڕیچارج بێتەوە یێتەوە شوێنی ئەکرێ ئیستیغلالی بکەین وەسو کوتمان بە پلان چونکە بۆ نمونە ئێستا تۆ دێهاتێکی دوورە دەستت هەیە ناکرێ ئاوی سەرزەوی بۆ بنێریت ویان ئاوی بەلۆعی بنێری بۆ ماڵان لەبەرەوە ئێمە ئاوە سەرزەویەکانمان مەحدودە ئێمە ڕووبارەکانمان ئەگەر سەیریکەین هەندێک بۆ هەندێک شوێن دوورە دەستە ناکرێ هەر ئاوی سەرزەوی بەکاربێنین ئەکرێ لە هەندێکشان زۆر ئاساییە ئێستا بۆ نمونە تا کاتێک بووە خۆ ئێمە کاڵین ئاوی بڵین ژێرزەوی خۆشەر نییە هەر ئاوی بڵین بیر بێ دویان بیر لێ بدەین ئاوی کانیەوە ئێستا کانیەوەکانمان هەر ئاوی ژێرزەوی نێنە دەرەوە یخۆ هەروە ڕوا ئاوی کانی سەرچنانمان هەیە کانی ئەحمەداوامان هەیە بۆ نامانە بێ وەکو باسم کرد ئەبێ بە پلان بێت دەبێ پلانێکی بەڕێوەبردننی چاو ئاویەکانمان بە ژێرزەوی و سەرزەوی و هەروەها باراناو ئەبێ ئەمە پلانی بۆ دابدێت واتە دکتۆر لەم کاتە بەڕێزت هاوڕای لەسەرەوەی کە ئاوی ژێرزەوی ئێستا پێویست نییە بۆی کە خەڵک بتوانرێت با بڵین بیهێنێتە دەرەوە لەم کاتە پێویست سەرزەوی بۆ زۆر شوێن ناکرێ بڵین 100% وایە بەڵام زۆر شوێن ئێستا لەم فترەی ڕابردووە بە تایبەت ینی لە زۆری لە میدیاکانیشەوە بڵاو بوویەوە کە با بڵین لە ناوچەی پیرەمەگرون و لە چەندین ناوچەی تر ڕێگە درراوە بە شێوەی نایاسایی بۆی کە لەوێ بیر لێ بدرێت و ئاوی ژێرزەوی بیهێنرێتە دەرەوە لە کاتێکا بۆ نمونە حکومەت توانیوێتی لە بەنداوی دوکانەوە ئاو ڕابکێشێت بۆ ڕێزگای سلێمانی وە چەندین ناوچەی تر بەڵێ بەڵام لەگەڵ ئەما ینی نەتوان بۆچی نەتوانراوە بۆ نمونە ئاو پیرەمەگرون ڕابکێشێت لە نزیکی بەنداوێکەوە ڕاست لە کاتێکا بۆ نمونە ئاوی ژێرزەوەکەی هێنرێتە دەرەوە گەڕێتەوە بەڵگەیەوەیە کە بۆ نم شتە پێویستی نییە نەخێر شتێ چاولێکەریەوە بۆ بە دیاردەیەک بۆەوەی کەم ئاوە بهێنرێتە دەرەوە بۆ بە دیاردەیەک بۆچی بۆ بە دیاردەیەک بەڕاستی ئەگەر ئێمە یاسای ئاومان هەبێت ئاوی سەرزەوی ژۆک و ئاوی سەرزەوی هەیە وایە چۆن من بۆ نمونە بەلەوەکەم هاتووتە ماڵەوە بڵین پێوەرێکیان بۆ داناوم چەند کارکەم ئەو نەم لێسن نوام بڕە بەڵام خەڵک بوو بیر لە بریلیان دەکاتەوە ئەڵێ من بیرێکم هەیە نەکێشەی ئەوم هەیە چەند سەعات ئاومە بێ نەکێشەی پارە بم بەڕام بەداخەوە ئەبێ من کە هاوڵاتیەک داوای مۆڵەتی بیرێکی کرد لە هەمان کاتابێ پێوەرێکی ئای بۆدانم لەسەر بیرەکە هەر پارەی لێ بسەنم کە ڕۆژانە ویان ماگانەوەیان ساڵانە ئاو دەرەهێنێ ئەمە کێشەکەی بۆیە خەڵک وا بیرەکاتەوە بەڕاستی خەڵک پەناماری ئاوی ژێرزەویە چونکە لەبەرەوەی ڕقیبێک نییە بە یاسا ڕێک نەخراوە کە یاسایەکە خوێندنەوە یەکەمی بۆ کراوە لە پەرلەمان یاسایەک بۆ پاراستنی ئاو بە گرنگ ئەزانن بۆ پاراستنی ئاوی ژێرزەوی و سەرزەویش گرنگترین شت ئەوەیە کە بە زووترین کات پەرلەمانی کوردستان ئەو یاسایە دەرکات چکە بەڕاستی ئەگەر یاسانە بێ ناکرێ ئێمە محاسبەی هاوڵاتی بکەین چکە بەڕاستی تۆ بە یاسا پۆلیسێکە حاکمێکە بە چ بڕگەیەک بە چ یاسایەک سزای هاوڵاتیەک بات کە تۆ بۆ نمونە بیرێک لێدا لێراوەیان بۆ نمونە ڕۆژانە 100 متر سێجا ئەو بەکارهێنێ دەرێنێ لە بیرێک ئەبێ ئەمە بە یاسا ڕێک بخرێ بەڕاستی ئەگەر ئەو یاسایە ڕێک بخرێت ئەو کاتە دەستکراوە ئەبێت دەستگا پەیوەندیدارەکان وەروەها بەڕێوەبەرەتی ئاوی ژێرزەوی بەڕێوەبەرەتیش ئاوی سەرزەوی وەروەها پۆلیسی دارستان ئەمانە هەموو دەستکراوە بنچکە ڕێنمایەکیان لە بەردەستایە یاسایەکیان لە بەردەستایە ئەمانەوە کاکە هاوڵاتی ئەوەنە بە بێویژدانانە پەنانە باتە بەکارهێنانی ئاو بەداخەوە ینی لێمە سەیرەکەین ئەڵێ من بیربیری خۆمە و ئاو ئاوی خۆمە چۆن بەکاری هێنم ئەی خەمە سەرجادە ئاو بەکاری هێنم نەخێوانیە ئەمە تۆ ڕاستە تۆ مۆڵەتت پێدراوە بێت مۆڵەت پێدانەکە بەم شێوازە بێ بە پێوەریش ببەستێت بەڵام کەس پێوەر نابەستێت بەداخەوە ئەوە وای لێ کردووە کە خەڵک پەنامە چکە بووە بە کاڵایەکی زۆر هەرزان بەدەست خەڵکیەوە و بە ئارەزوی خۆی دکتۆر پەیامی کۆتاییت بۆ هاوڵاتیان چییە؟ پەیامی کۆتاییم ئەوەیە کە هیوادارم ئاوی سەرزەوی ئەمە کاڵایەکە ویان سامانێکی نەتەوەیە هیوادارم پارێزگاری لێ بکەن لە بڕەکەی وەروەها لە کوواڵەتیەکەی و بەهی خۆیانی نەزانن هیچ ئەمە مافی تاکە کەس نییە کە ئیستیغلالی بکەمە مافی گشتیەوەی هەموو نەتەوەکانە هیوادارم پەنانە بەنەبەر بیر لێدان بە نایاسایی چونکە دوای هەر خۆیان زەرەرمەند دەبن
میوانەکەم کاک عباس علی بەڕێوبەری بەڕێوبەرایەتی ئاوی ژێر زەوی پارێزگای سلێمانی گفتوگۆکەین بزانین لێدانی بیر چ کاریگەریەکی لەسەر ئاوی ژێر زەوی دروست کردووە و ئایا چی کراوە بۆ ڕێگریکردن لە لێدانی بیری نایاسایی. کاک عباس ڕۆژت باش. ڕۆژ باش. کاک عباس دۆختان چۆنە یان هەستان چۆنە کاتێک کە ئەبینن یان ئەبیستن کە بیر لێ ئەدرێت بەڵام ئێوە ناتوانن ڕێگری لێ بکەن؟ بەسەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەن. دۆخێکی بۆ ئەوی وەکو خۆمان کە خەڵکانێکی زانستی هوەرین لەو بوارەیە کار دەکەین و پسپۆڕەکانمان لە ئاوی ژێرزەوی و هایدرۆجیۆلۆجیە دۆخێکی خراپە کە ئەیبیستن بەو شێوە ئەکرێتەوە. بەڵام هەندێک واقع هەیە واقعێکی نالەبارە کە فەرزەیە بەسەر کۆمەڵگایە فەرزەیە بەسەر حکومەتە تازای تر مەجای تیانیە کە تەنهارەوەندا ئەکرێت ئەم محارەبەی بکەین و بەرگری لێ بکەین. لێرە لە سنووری پارێزگای سلێمانی بیرلێدان بە شێوەی نایاسایی بەردەوامی هەیە؟ سنووری پارێزگای بەڕێبەراتی مەبڕێباتی ئاوی ژێر زەوی سلێمانیە. سنووری دەسەڵاتەکەی بەڕێبەراتی سنووری کارگێڕی پارێزگاری سلێمانی لەگەڵ پارێزگاری هەڵەبجا لەگەیداری سەربەخۆیی ڕاپەڕینە. لە هەر سێ سنوورەکەیە هەیە بەڵێ هەیە تەجاوزات ئەمە حاڵاتێکی تەجاوزاتی بڵێن زیادە ڕۆیە ئەو زیادە ڕۆیە کاکرێتە سەر زەویە کێتە سەر کارەبا کرد سەر شتێک و لە هەر شوێنێکیشەوە کە شوێنی تەجاوزات کرا پێویستی بە ئاوای بێ ئاو هیچ شوێنێک ئاودانی نابێتەوە کە سروشتی بەرنامەکەی ئێوەش وایە ئاوەکە خۆی ئاودانی ئەکاتەوە بۆیە بۆ پێداویستەکانی ئەو ناتوانن شتێ بجێکەن پەنابنە بەر زیادە ڕۆی. ئامێرانە بۆچی لێرە؟ ناڵێم ئەم گۆڕەپارەمان دروست کردەوە ئەمان دەست بەسەرای گیراوە دەست بەسەر گیراوە هەر یەکێک و کەیسێکی دادگایی جیاوازی خۆی دەستان بەسەر چەند ئامێرا گرتووە؟ ئەوەی ئێستا لێرە هەیە لای ئێمە 121 ئامێرە بەڵام کەیسی جیاوازی هەیە لە ئیشا نەگیراوە و حاڵەتێکی جیاوازە هەیە لە ئیشا گیراوە بۆتە مڵکی حکوومەت لە ڕێگەی دادگاکان دادگا بەڕێزەکانە چونکە هەموو مەبرەزی جورمی بۆکێت لە ڕێگەی پۆلیسەوە کە ئەگیرێ لای پۆلیسەوە مەبرەزی جورمی بۆکێتەوە دوای مەبرەزی جورمیەکە ئیجراعاتی دادگایی و لێکۆڕینەوەی تا تەواوی بکۆتایی پێدێ دوو حاڵەتی هەیە یا ئەوە تا ئەدرێ بە ئێمە کە برا بە ئێمە ئەبێتە مڵکی حکومەت کە بوو بە مڵکی حکومەت دەبێتە مڵکی بەڕێبەراتی ئاوی ژێر زەوی سلێمانی وەزارەتی کوشت و کاڵ. باشەوە جیان لە دەست بە سەرگرتنی ئامێرەکان چ جۆرە سزایەکی مادی ئەو کەسانە دەن کە سەرپێچی ڕێنمایەکانی ئێوە؟ سزای مادی تیانە ئەمە سزایەکی معنەویە ئەم ئامێرە بێتەوە مڵکی حکومەت سزاکەی ئەوەیە بێتەوە مڵکی حکومەت کە بوو بە مڵکی حکومەت ئێمە تەلەفیەکەین دوای تەلەفکردنەکە ڕەزامەندی خۆی وەرەگرێت پێی یاسای ژمارە 30 ساڵ 1986 فرۆشتنی مڵک و ماڵی دەوڵەت ئەم ئامێرانە ئەفرۆشین بە کارگەکانی فرۆشتنی ئاسن و دروستکردنی شیش و شەلمان ئەوانش ئەی توێنینە پارچە پارچەیەکەن ئەی توێننەوە. بەس کاک عەباس ئێمە ڕێنمایی یەکی ساڵی 2015 هەیە کە ڕێنمایەکی تایبەتە لە هەرێمی کوردستانەوە پێ و ڕێنمایە و کەسانی کە بە شێوەی نایاسایی بیر لێدەن غەرامە ئەکرێن و ئەگەر بۆ جاری دووەمیش دووبارە بکرێتەوە غەرامەکەیان دوو بەرامبەر ئەکرێت و جێلەوەشی کە دەست بەسەر ئامێرەکەشی هەگیرێت چۆن غەرامی مادینی ئەو غەرامەیە کە ئەو ڕێنمایی ژمارەیەکە هی ئێمە ڕێنمایەکی ژینگەیە ژینگەی ئێمە ڕێنمایی ژمارەیەکی ئێمە کار بۆ ڕێنمایە ناکەین ئێمە کار بە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015 هەڵکەندنی بیری وەزارەتی کوشت و کاڵ سەرچاوەکانی ئاواکەین مادەی هەیە پێڵێن مادەی 15 ئەو مادەی 15 هەر ئامێرێکی نایاسایی پایلی سووری دەستی بەسەر بگیرێت دەبێتە مڵکی حکومەت لەبەرەوەی خەلەلێک لە نەسی مادەکەیە هەیە چەندارێکی داوامان کە 2016 تا ئێستا زیاتر لە 21 کتابمان کردووە ئەڵێن بە شێوازی جوابدانەوەکەی ئەڵێ بێ هەموو ڕێنمایەکە بگونجێن لەگەڵ واقعی ئێستا ئەوەشمان کردووە لە وەرشۆپی 2019 ئەوەشمان حەل کردووە و هەمووشمان نردووە چاوەڕێ وەڵامەکەین کە ئەو ڕێنمایە گۆڕەکەی تا بکرێت. کاک عەباس ئەگەرەوەمان پێ بڵێ لێدانی بیر لە سنووری پارێزگای سلێمانی چەند بیر هەیە کە لێدرابێت لەم سنوورێکی و کاری یاسایی یا نایاسایی؟ بە هەردووکیانەوە. یاسایی هەتا نهایەتی ساڵی 2018 کە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە کە بیری ڕان نەگرتبوو 9601 بیری یاساییمان هەیە لە ساڵی 75 تا ئێستا ئەوە حەزەکەم ئەویان زۆر تەرکیزکی لەسەری لە ساڵی 75 تا ئێستا کە ئەم بەڕێبەرایەتی هەیە مەلەفی 9601 بیرمان لایە تانی حیاتی مۆڵەتی ڕسمی دراوەتێ بە سێ سەکتەر سەکتەری یەکەمە بێتە لە ئاوی خواردنەوە چ ناو شار بێت شار و شارچکان بێت لە جەکان بێ بۆ ئاوی خواردنەوەی کە بە پێی مادەی پێنجی ئەو ڕێنمایەدی سەکتەری دووەم بۆ کەتی تایبەتە پیشەسازیە بازرگانیە گەشت و گوزارە یا هەر لایەکی ترە ئەو بە پێی مادەی شەشە سەکتەری سێمیان بریتە لە کشت و کاڵی لەوەی بە پێی مادەی حەوت ئەویشان عینەن بۆ پێنج دۆلم بۆ هەر باغێک کە کرێتەوە بە یاسایی لێدرای بە ڕێگەی کوشت و کاڵ بڵێ یان دەشتایی بێت 20 دۆنما لە 5 دۆنما بێ بەڵام ئەگەر لە دەشتایی لە 20 دۆنما بێ
ئەمە ئێمە ئەو 9600 بیریان بەو شێوەیە درراوە لە ساڵی 75 و هەتا نهایەتی 2018 بۆ نایاسایەکان ئامارێک هەیە لە زمانی فاوکرەوە بەڵام ئامارێکی من بە عملی نبینم ئامارەکە ئاماری دقیق نییە چکە نایاسایی ناوی بە خۆیەوێتی نازانێکەکەی لێدراوە چۆن لێدرا لەکوێ درراوە چەندی کەس شاراوەتە یا چەندی کەس زیاد دوسراوە بە پێی مەزەندە بەڵام ئێمە ئەکرێت بەپێی ئەو حاڵەتە دراساتەنەیەکەوە لە ڕێگەڵ بۆرجی زانستی قسەمان کردووە ئەکرێت هەر ئامێرێک کە گیرا بێ ئێمە تەقدیری بکەین چەند بیری لێداوە ئێستا ئێمە تا نهایەتی ساڵی 2018 تقریبا 1258 ئامێر لای ئێمە دەستی بەسەرا گیراوە معالەجە کراوە و ئێستاش لەرێ 121 ئامێرمان هەیە لەم حاڵەتەیە ئەگە کۆی کەیتەوە هەر ئامێرێک دەدانێنی بۆ دابنێتەوە یانی ئاگاتە نزیکەی دەوری 1300 1950 کڕێتی دیکە هەردوو ئامارەکە چی ئەوەی کە بە شێوەی یاسای ڕێگەی درراوە چی ئەوشی کە بە شێوەی نایاسایی با بڵێن نایاسایەکە ئەگەر سێریکی زیاترە بێت لە یاسایە بەڵێ بە هەردووکیانەوە ئایا هەردووکیان نەبوون بە هۆکارێک بۆ دروستکردنی کاریگەری لەسەر کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی یانی جۆرە کاریگەری ئەمان سوالێکی زانستیە ئەمەیان سوالێکی زانستیە یاسایەکە لەبەر ئەوەی بە پێی ڕێنمایی زانستی جێبەجێ ئەکرێ دووری بیرەکان قوڵی بیرەکان بەپێی فۆرمیشن ینی تەکوینی جیۆلۆجی یعنی پێک هاتەی بەردینی ئەو شوێنەیە کە هەیە ئێمە حسابی هاوکێشەیەکەکەین هاوکێشەیەکە کە زۆر بەڵانسەکە یەکەم دەرهێنان و پاراوکردن ڕیچارج و دیسچارج دەرهێنان چەندێک زیاد بێ پاراوکردن کەم بێ ئەبێتە خۆی کاریگەری چەندێک دەرهێنان کەم بێ پاراوکردن زیاد بێ ئەبێتە هۆی پاراوکردن بەرزبوونەوەی ئاسی ئاوی ژێرزەوی بەڵام بەداخەوە چەند هۆکارێک هەندێکە لە هۆکارەکانی ئەوەیە کە ئێوە خۆتان لە هەر بەپێی بەرنامەکەتان اخساسەکەتان ئەوەیە هۆکارێکی ژینگەی هەیە هۆکارێکی کەشوهاوە هەیە باران لە ئاستی جارانی سپاڵی پەنجاکان و شەختەکان حوتەکانەوە لەگەڵ هەشتاکان زۆر کەمی کردووە لە ساڵی نەوەتەکانەوە بۆ 2000ەکان 2002ەکان کەمتر بووەوە ئەمە پاراوکردنەوە کەمەکاتەوە دووەمیش لێدانی بیری نایاسایی زیادی کردووە ئەوەی دووبارە دەرهێنانەوە زیادەکە ینی کاتە معادلەکە گۆڕێ دەرهێنان زیادی کردووە پاراوکردنەوە کەم بۆتەوە بۆی ئاسی ئاودا بەزیۆر یاسایەکان تەسیر ناکە بۆ کە بەپێی تەکوینە جیۆلۆجیەکە ئێمە 12 حوزمان 12 حوزی بچووکمان هەیە 4 حوزی گەورەمان هەیە لە سنووری هەر سێ شارەکەیە بەپێی تەکوینە جیۆلۆجیەکەەوە عملیەکی علمیە زانستیە ینی ئێستا شوێنەکەی ئەوە یەکە ڕوونیکەینەوە بەپێی ئەوە ئێمە جامان کردێتەوە لە هەر شوێنێک فۆرمێشنێکە ینی تەکوینێکی بەردینی هەیە ئەو تەکوینە بەردینە بیرەکە بۆی تهدید دەکەین کە عمقەکەی چەند بێ قوڵی چەند بێت و دەرهێنانەوەکەشی پمپەکەشی بۆ تهدید دەکەین بۆیە ئەوە تەسیری نەکردووە یاسایەکە تەسی نەکردو بەڵام نایاسایەکە نایاسایەکە ئەگەر سێری ئام ئامێرانەکەی چەند نەوعێکی تا هەیە ئامێری گەوری تا هەیە 120 ئامێری بچووکی تا هەیە ئامری بچووکتی تا هەیە نوعێکی ڕۆتریشی تا هەیە هەندێکیان لەمانە لە 50 بۆ 6 متر هەڵەکردن خەتەریەکان زیاتر لەو 50 بۆ 6 مترەیە کە تەبەقەیەکە لەسەر هەموو شوێنەکان هەندێکیان ئەمانە لە 100 بۆ 120 متر ئەڕۆن ئێستا زیاتریان کردوێتەوە زیاتریان کردو یعنی عملیەکە زیاتر بیر لەوەکەنەوە کە چۆن پارە پەیدا بکەن ینی قووەتی جیازەکان زیادەکەن بۆ 200 متر یعنی لەم حاڵتەیە ئەگەر ئێمە ڕێگە بدەین بەوە ئەگەر حکوومەت ڕێگە بدا بەوە ئەگەر لایەنی تەنفیزی کە پۆلیسە هاوکارمان بێت بڕاستی هاوکار بۆیە ئێستا خطورەکەمان ئێمە لە 100 مترایە لەو 100 مترایە ئەگەر زیادی کەن بچنەوە 200 متر بەڵێ زێرەکەمان لە 200 متری سەر زەویەوە تا ئەگاتە قوڵی 200 متر ئەکەوینە خەتەرەوە بەس ئێستا خەتەرەکەمان لە 100 مترایە لەو شوانەیەکەوە بیری تیا زۆرە لە فترەکانی ڕابردوو لە چەندین ناوچە بە تایبەت لە ناحەی پیرەمەگرون لەوێت دەست بە لێدانی بیر کرا و ئایا ئەو بیرانە هیچ جۆرە مۆڵەتێکی ئەوەی هەبوو یان بە شێوەی نایاسایی بوو و ئەمانە چ کاریگەریەک لەسەر ئاوی ژێرزەوی و ناوچەیە دروستەکەەوە کاک عەباس ئایا لێدانی ئەو بیرە لەو ناوچەیە مەترسی لەسەر ئاوی ئەو ژێرزەوی ئەو ناوچەیە دروستەکاتیان بەڵێ ئەمە بوو بە 4 پرسیار یەکەمیان مۆڵەت لێمەوە نەگرتو بەی شێوەیە بەڕێز داناوی پارێزگار داوای کردو بە نووسراوێکی فەرمی کە لژنەیەکی هاوبەش بکەن بۆ چارەسەرکردنی کێشەی سنوورەکان لە سیتەک و مێرگەپان دەستی پێکردو بەڵام بەبێ ئەوەی پرس بێمە بکەن لە کۆبوونەوەیەکە دانیشتین قسەمان کرد ئێمە ڕازی نەبووین لەسەر ئەو مۆزوعە وتمان وەرن کاکگەن ئێمە لە شێوازی یونیسێفی کۆن 5 بیرتان بۆ ئەکەین لە شوێنی جیاوازی گشتی تەنکەریشتان بۆ دابینەکەین 3 تەنکەر و بیرەکانی شەرەسە حسابی ئەو کەسانەی کە داوایان کردووە بیرەکە هەڵەکەین دوای تەسلیمی شارەوانی ئاویەکەین 5 بیرە بەڵام بەم شێوەیە نەبێت دێگەی وە شێوازی تەنکەرین بۆ ئەم دوو مانگەی کەوا ئێستا کێشەتان هەیە بۆ کەمبوونەوەی ئاو بۆ باغەکانی سیتەک ئەومان بۆ بکەن
ڕازی نەبوون ئێمە گەڕاینەوە دەستیان کرد بەو هەڵایەکەوە هەیە و لەو بڕواایشتیم کە هیچ کتابێکی ڕسمی هەبێ لایەوانە بەڵام من نووسراوی ڕسمیشمان کردووە فەرمیشمان کردەوە بۆ پارێزگار و نسخەیەکماندا و داواکاری گشتی و بۆ هەموو پۆلیسەکان کە ئەمە حاڵەتێکی تەجاوزە نایاساییە بۆ شێوەیە لەوێ تەواو بوو دووبارە لە مێرگەپان و لە منتەقەی دوکانی عینەن بە هەمان شێوە ئەو حاڵەتە فەوزایی کە دروست بوو لە نەتیجەی مانگرتنی خەڵکەکە بۆ مۆزوعی موچە و ئەو شتانە فەوزایەک دروست بوو لە حاڵەتێکە چەند داوایان حەقە بەس ئەمیان فەوزاکە ناحەقە لەگەن نەتیجە ئەو فەوزایە هەمویان کەوتنە حاڵەتی ئینزارەوە حاڵەتێکی تر دروست بوو لە مێرگەپان و لە منتەقەی دوکان ئەو منتەقانە عینەن دووبارە وەکو نەکەی سیتەکیان لێ کردەوە کە ئەوەش هێزەکان کەم بوو هێز هەمووی لە ئینزارە و دووبارە عینەن لە منتەقەی پیرەمەگرونیش ئەوەشان جێب کردەوە وایان لێ کردبوو کە لە هەموو شوێنەکانەوە جیازەکان چوون بە سێتەرەکانە بە ئاشکرا چوون لەو منتەقەیە بیریان لێدا بوو دوای ئەوە کە پەیوەندیمان پێوە کردن بەڕێوەبەر جنابی قایمقان جنابی پارێزگار جنابی مدیری پۆلیسی دارستان زۆر محاولەیان کرد هەتا یەواشەواش کورتیان کردەوە تەستیان کردەوە و ئەوشان حەل کرد بەڵام بیر لێدرا بەڵام زۆربەی ئەو بیرانی کە لێدراوە لە شوێنەکان تریشە باسم کردووە بەڕاستی ئیسفادەی لێ ناکەن لەبەرەوەی ئەگاتە مانگی 6 و 7 و 8 و 9 ئاویان نامێنێ لەبەرەوەی قوڵیان کەمە کە پێتر ئەماژەم پێیدا بۆ جیهازەکانی جیهازێکی زۆراتی شێوازە خراپە لە هەڵکردن بەکاردێنن و بەڕاستیش تو ئەبێتە هۆی توشبوونی نەخۆشی لەبەرەوەی ئەو بیرانە زۆر نزیکن لەیەکەوە لە شارەکانە لەگەڵ ئاوەڕێیان تێکەڵ ئەبێ لەگەڵ شتیکایە تێکەڵ لە شوێنە زراعەکانە لەگەڵ سەمادە تێکەڵ ئەبێ لەبەرەوەی نزیکن لەیەکەوە کە نزیک بوون لەیەکەوە بە شێوازێکی وەکو یاچایەکەی کە باسم کرد بە شێوازە عیلمیەکەی لێ نەدراوە ئەمە هەمووی نەخۆشی دروست دەکات ئەمە هەمووی شێوازێکی خراپ دروست دەکات پارەکەیان ئەڕوا نەخۆشیشە بن و سوودیش لە ئاوەکەش نابینن ئەمە حەز ئەەکەم تەرکیز کە لەسەر ئەم نوقتەیە من لەوکو بەڕێوەری ئاوی جێرزەوی سلێمانی تەنها ئیشی زانستی لەگەڵ ئیشی ئیداری فەنیەکەم بەدەستەوەیە من بە هاوڵاتی ئەڵێم هاوڵاتی بەڕێز یارمەتی بەڕێبەرایەتی ئێمە و پۆلیس بدەن ئەم ئاوە مڵکی تۆیە بۆ داهاتووی نەوەکانت دوو ئەمەی کە تۆ هەڵی ئەەکەنی شێوازێکی زانستی نیە سوودی لێ نابینی لەو وەختەی کە تۆ پێویستیت پێێتی تۆ لە زستانە پێویستیت پێ نیە بۆ زەرعات پێویستی پێ نیە بۆ باغەکەت پێویستی پێ نیە بۆ ئاوەکەت ئاوی خواردنەوە ئەتوانی بەشی خۆت و بەشی خۆشۆرنەوەکەت لە ڕێگەی تۆڕەکانە وەری بگریتەوە بەڵام ئەمە سوودی لێ نابینی سێ نەخۆشیت بۆ دروستەکە پارەکەت ئەڕوا نەخۆشیت بۆ دروستەکە و ئاستی ئاوی ژێز دەوی نەوەکانی داهاتووی داگیتە خوارەوە خۆتی تووشی گوناحەکەیەکە دەڕوە ئاینەکەی شەوە بێ تێگەی بۆیە سوودی لێ نابینیت ئەگەر هاوکاریمان بکەن وازی لێ بێنن هەر شوێنێک 20 ماڵ 40 ماڵ 50 ماڵ ئاوتان نەبوو وەرنە لای ئێمە خزمەتکارین لە ڕێگەی دایرەکانی ئاوە تەیدێکمان بۆ دێنین ئاوتان نییە بیرێکتان لە شوێنێکی معقول کە پیست نەبێ پاک بێ خاوێن بێ کلۆریەکەن ئەگەێتە سەر 20 ماڵەکەی خۆتان هەمان ئەو مەصرفەشی تێچەکە تو ئەیکەی سوودیشی لێ ئەبینیت لەمە سوودیش نابینی نەخۆشی شەکەوی معقولیش نییە بەڕاستی منەوە ئەوەی کە من بینیم لە ڤیددیۆکانەکە بۆم هاتووە لە پیرەمەگرون لە بەردەم شۆستەکەی ماڵی خۆیان بیر لێداوە ناوەڵا پێویستی پێ نییە سەرڕای بوونی ڕێنمایی تایبەت بە هەڵکەندنی بیر بەڵام ڕێنمایەکان وەکو خۆی جێبەجێ ناکرێن لە بەردەمی منە بیرێک هەیە لە پشتیشمەوە بیرێکەیە کە دووری نێوان ئەم دوو بیرە کەمترە لە 100 مەتر بەڵام ئەم بیرە لێ دراوە بیرەکان کە لێ درێن دوور لە بنەمای زانستی و دوور لە پێدانی مۆڵەتی یاسایی لەلایەن ئەو شوێنانی کە پەیوەندیدارن بە پێدانی مۆڵەتەوە بۆ مەبەستەش پەیوەندیمان کرد بە بەڕێوەبەری ناحەی پیرەمەگرونەوە بۆی لێدوانمان بۆ بدا بەڵام بە پاساوی گرنگی نەبوونی بابەتەکە ئامادە نەبوو هیچ لێدوانێکمان بۆ بدات و پسپۆڕانی ژینگەش نەبوونی یاسایەکی تایبەت بە پاراستنی ئاو لە باشووری کوردستاندا بە هۆکاری دەستدرێژی زیاتر ئەبینەوە بۆ سەر سەرچاوە ئاوەکان و بە تایبەتریش بۆ سەر ئاوی ژێرزەوی تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ